باز لە بوونی نەخۆشیەکەکەی نەخۆشی کۆلێرا باز لە هۆکار و نیشانەکانی نەخۆشی کۆلێراکەن کە بەداخەوە لە ئێستادا نەخۆشیەکە باز لە بڵاوبوونەوەی دەکرێت و چەند ڕاستیەک هەیە سەبارەت بە نەخۆشی کۆلێرا چون خۆمان بپارێزینە نەخۆشیەکە و لە ئەگەری توشبوونی نەخۆشیەکەیە پێویستە چی بکەین تا بەرەو مەترسی زیاتر لە ڕووی تەندروستیەوە نەڕۆین و ڕوبەڕووی نەخۆشیەکە بینەوە گفتوگۆی ئەم تەوەراکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر شاخەوان عەزیز لێژجێگری لێپرسراوی هۆبەی نەخۆشیە گوازراوەکان. دکتۆر شاخەوان سڵاوت لێبێت. سڵاو لێبێت و بەخێر بێت. سڵاو لێ وەش بەیانی و باش بەیانی بینەران باش. سپاس بۆ تۆ. دکتۆر شاخەوان با بەوە دەست پێ بکەین نەخۆشی کۆلێرا چییە؟ نەخۆشی کۆلێرا نەخۆشیێکی میکرۆبیە بەوەی بەکتریایەکەوە کە لە ڕووی زانستێکەوە پێڵێن ڤیبریۆ کۆلێرا و لە ناوەندی زانستی پزیشکی شام نەخۆشیە بەوە تەربۆرن دزیز واتە نەخۆشی ئەو نەخۆشیی کە لە ڕێگەی ئاوە تووشی ئینسانە بێت. ئەمە پێناسەیەکی زۆر باشە. نیشانەکانی نەخۆشی کۆلێرا چێ کە کەسێک توشبوو بە نەخۆشی کۆلێرا ئەو نیشانانەی کە تایە دەرەکەوێت چین؟ خۆی نەخۆشی کۆلێرا ئێمە باس لە سکچوونەکەین سکچون و ڕشانەوە و لە زومنیە کۆلێرا بزات کە ئێستا ئێمە باسەکەمان ئەوەیە. نیشانەی هەرە سەرەکیەوەیە کە تووشی سالیەکی سکچوونێکی کتوپڕاکە بێت و بە دوایی شا هەنێجار نیشانەکانی ڕشانەوەی لەگەڵایە و هەنێجار گرژبوونی سکی لەگەڵایە ئازاری سک هەیە و نییە. بەڵام بە شێوەیەکی عام بە سوڕەیەکی گشتی ئەوەیە کە تووشی سکچوونی کتوپڕە بێت. زۆر باشە دکتۆر کە باسی لە نیشانەکان کرد ئەکرێت کەسێک هەبێت ئەم نیشانانەی تیان نەبێت بەڵام توشبوو بێ بە نەخۆشیەکە؟ بەڵێ نەخۆشی کۆلێرا یەکێک لە مشکلەکانمان ئەوەیە لەگەڵ یاکە بەپێی ئەو ڕیسێرچانەی کە هەیە بەپێی ئەو بەحسانەی کە لە سەری کراوە لە هەموو دنیاە و لێرەش بە هەمان شێوە لە سا هەفتای ئەوانەی کە تووشی نەخۆشیەکە من هیچ نیشانەیەکیان تیا دەرناکەوێت تەنها هەڵگرن واتە هیچ سکیان ناچێ و ئەگەر بچێ زۆر بە کەمیلەوە چێ یەک دوو جار کەشایانی ئەوە نەبێ پێی بڵێن ئەمە سکچوونی هەیە. بەڵام مشکلەکە ئەوەیە هەڵگرە و ئەیگوازێتەوە بۆ کەسانی دەوروبەر. باشە دکتۆر ئەکرێت بڵین ئەوەی ئێستا تووشی هەریەکێک لەو نیشانانە ئەبێت بۆ نمونە سکچوون ئەیترەوە تەواو تووشی نەخۆشی کۆلێرا بووە؟ ناخۆی ئێمە ئێستا مەوسیمەکەمان ئەوێ و ئیعلان کراوە بەڕێز بەڕێوبەری گشتی دوێنێ لە پرێس کۆنفرانسێکە ئەعلانیەوەی کرد کە ئێمە ئێستا لە سلێمانیا حاڵەتی کۆلێرامان هەیە. بەپێی ئەم علمی پەتازانی ئەڵێ کە لە شوێنێ زانراکە بزەبت لە تاقیەکان سەلمێنراکە ئەمە کۆلێرایە هەموو کەیسێکی سکچوون ئەبێ وەکو مامەڵەی ئەوەی لەگەڵا بکەی کە کۆلێرایەتی بەڵام ئەوەی کە یەکلایی ئەکاتەوە کە ئەمە بزەبت هەڵگری ئەم بەکتریایە کۆلێرایە ئەمە تاقیگەکانن و لە ڕێی هەنێ نیشانەشەوە بەڕاستی چکە سکچوونەکە نیشانەی تایبەتی خۆی هەیە هی کۆلێرا جیایە ئەمە پزیشکەکانی چارەسەر زۆر باش لەوە تێگەن کە نەخۆشەکەت ئەچێ بۆ نەخۆشخانەکانی ئێمە یەکسەر جیاکەنەوە بە کلینیک کە ئەمە ئەزانن کە ئەمە کۆلێرایان کۆلێران. دکتۆر هۆکارەکانی چییە؟ هۆکاری نەخۆشیەکە چییە؟ ئەوەی کە ئێستا باسەکرێت ئاوا سەوزەیە ئایا چیتر هەیە کە بۆ منە بینەران نەیزانن کە یەکێک بێت لە هۆکارە سەرەکیەکانی نەخۆشی کۆلێرا؟ خۆی بە شێوەیەکی گشتی مادام ئێمە وتمان ئەم بەکتریایە ئەم نەخۆشە پێڵێن وەتەربۆرن دزیز واتە نەخۆشی ئاو کەواتە سەرچاوە ڕئیسیەکەی ئاوە بەڵام چه ئاوێک یعنی هەموو ئاوێک نابڕاستی تۆ هەر ئاو ببینی وابزانی کە ئەمە کۆلێرایە نا ئاوێک کە پیس بوو بێ بە پاشەڕۆ ئاوێک کە پیس بوو بێ بە پاشەڕۆ ئەمە هۆکارە سەرەکیەکەیەتی بەڵام ئەم ئاوە دوجار تۆ ئەگەر ئاوێک پیس بوو بێ بەکارێنی لە چەند شتێکی ترا بۆ نمونە تۆ سەوزەکە ئێستا ئێمە پێڵین ئاوی قورس بە ئاوی قورس واتە بە ئاوی پاشەڕۆ زێرابەکان ئەم سەوزەیە ئاوە درێ ئەمە ئەبێتە هۆکارێک بەڕاستی بۆی کە میکرۆبە چێتە سەر سەوزەکە و دوجار لە ئەگاتە ماڵەکان و ئەگاتە دەستی بەکارهێنەر ئەمە یەکێکە لە هۆکارەکان. هۆکاری تریش ئەوەیە کە هەم ناڕاستە خۆیە ئەمیشان ئەم ماسی و هەموو بەروبوومە دەریایەکان کە لە ناو ئاوانەیان بەڕاستی ئەگەر ماسیەک ئەکرم چوزانم لە چ ئاوێکا بەخێو کراوە کەواتە ماسی لە ئێستاە گرفتی هەیە؟
کەواتە ئێمە بێ بگەڕێینەوە سەر لایەنی هۆشیاری تەندروستی تاک بەڕاستی ئێمە کە زۆر جار تاکید لەوە ئەەکەینەوە ئەبێ ئەو ماسەی کە تۆ ئەیکڕی بزەبت ئەبێ دڵنیابیتەوە لە سەر چاوەکەی بەڕاستی بزانی کە ئەم ماسیە لە مەزدەڕەکەی مەزدەڕێکی مەوسوق بێ و لە شوێنێ هاتبێ کە ئاوەکەی پیس نەبوو بێ بەو بەکتریایەوە بەڕاستی چارەسەرەکە بەس ئەوەیە هیچی تر نییە وەکو جەناب فەرمووتۆ ماسیەکە کرێ بەڵام لەگەڵ ئەوەشە هەموو ئەو شوێنانەی کە ئەم بەرهەمە دەریانی تیا ئەفرۆشرێ و هەموو ئەو شوێنانەی کە ئێمە ئەزانین مەزدەڕێکم بۆ گواستنەوەی ئەم نەخۆشیە بۆ بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیە لەژێر چاودێری بەڕێوەبەرایەتی تەندروستی گشتی سلێمانیایە و لەژێر چاودێری بەڕێوەبەراتی خۆپاراستنی تەندروستی سلێمانیە تیمەکانمان بەردەوام سەردانی ئەو شوێنانەکەن و زۆر جار سامپڵیشان لێوەرەگیرێت بۆی فەحس بکرێت لای خۆمان بۆی بزانین ئەم مەزدەڕە پاکە شیاوە بۆ بەکارهێنانیانە. زۆر باشە دکتۆر ئەگەری توشبوون بە نەخۆشی کۆلێرا بەپێی تەمەنەکان جیاوازی هەیە ئەتوانین بڵێن لە چ تەمەنێکدا ئەگەری توشبوونەکە زیاترە؟ خۆی هەموو تەمەنێک بەڕاستی مەشمول لە بۆی کە تووشی کۆلێرا ببێ بەڵام تونوتیژی کۆلێرا زیاتر لە مناڵ و لە پیرادەرەکەوێ بەڕاستی ئەویش بەهۆی ئەوەی کە لە مناڵە جیهازی بەرگری لاشەی مناڵ هێشتا پێ نەگەشتووە و لاوازەوە لە گەورەشە کە بەتەمەن سەروی 6 ساڵ ئێمە زیاتر 65 ساڵ 70 ساڵ بەسەرەوە ئەمانەش جیهازی مەناعەیان بە هەر هۆکارێک بێ لاواز بووە ناتوانێت بەرگری مکافحەی ئەم نەخۆشیە بکە ئەجینا وەکو تەمەن هەموو فیەکانی تەمەن ئەگرێتەوە و حاڵەتی شەبووە کە زۆر گەورە بوو زۆر مناڵیش دکتۆر ئەم نەخۆشیە بۆ ناوە خۆی دەرەخات لە چەند مانگێک پێش ئێستاە نەخۆشیەکە بوونی هەبوو زیاتر لە مناڵان ناباو بوو بڵاو بووەوە نەخۆشخانەی مناڵانی سلێمانی بەرنەئەکەوت نەخۆشەکە بڵاو بوو نەخۆشی سون و ڕۆژانەوە هەبوو و لە ئێستا دیسان دەرکەوتوتەوە هۆکاری ئەم ناوەناوەیە چیە کە خۆی ئەگەر مەبەست کۆلێرا بێ کۆلێرا هەر خۆی وەکو دکتۆرێک جارێکیان وتی ڕۆمانسیە یعنی حەزی لە جێی پاییزانە بەڕاستی لە کۆتایی هاوین و سەرەتای پاییز تا ئەخیری پاییز ئەمە پێڵێن مەوسمی کۆلێرا بەڕاستی لەو کاتەیە دەرەکەوە ئیش بەهۆی ئەوەی کەمبوونەوەی ئاو گۆڕانی کەشوهەوا دابەزینی پلەی گەرما کە لەم پلەی گەرمایە زۆر باش ئەتوانێت گەشە بکە کۆلێرا بەڵام ئەگەر بەعام بە سوڕەیەکی عامباس لە سکسون و ڕشانەوە بکەینێمە ئەوەی کە تۆ ئێستا باسەکەوتە فترەی پێشوو لە ئەمە نا هۆکاری جیا هەیە بۆ ئەوە بەڕاستی یعنی ڤایرۆسی تر هەیە بەکتریای تر هەیە کە بە هەمان شێوە بێتە هۆکاری سکسون و ڕشانەوە بەڵام بە شێوەیەکی گشتی لە وەرزە گەرمەکانە سکسون و ڕشانەوە بە شێوەیەکی گشتی بڵاوە بێتەوە ئیش بە هۆی ئەوەی ئەو زیندەوەرانی کە ئەبنە هۆی توشبوون بە سکسون و ڕشانەوە لەم پلەی گەرمایە گەشەکە زۆر باشە ئێمە هەمیشاڵین خۆپارێزی خۆی چارەسەرێکە بۆ خۆی کاتە خۆپارێزی لە نەخۆشی کۆلێرایە چی بکەین بۆی کە ئێمە دووربین لەم نەخۆشیە تەمان خۆپارێزی لە نەخۆشی کۆلێرا لە ڕاستیە نەخۆشیەکە تەنها پەیوەست نییە بە لایەنی وەکو لایەنی ئیداری تەنها پەیوەست نییە بە لایەنی تەندروستیەوە واتە جیهەتی وەزارەتی تەندروستی بەڕاستی پێڵێن مەکتی سێکتۆڕاڵ واتە جیهەتی معنی تریش هەیە لەم بینەیە لەبەرەوەی تۆ ئێستا ئێمە پێویستمان بەوێ سەرچاوی ئاوەکانمان پاک بێ بەڕاستی ڕاستە سەحە لە نەخۆشیە لە جەبهەی پێشەوەیە بەڵام لە دوای ئەوە کە تۆ هۆکارەکە و دەستنیشان کرد ئێمە وتمان ئەمە سەرچاوەکەی ئاوە بەڕاستی یعنی ئەبێ جیهەتی تریش هاوکار بێ بۆ ئەوەی کە هاوکاریشن بنمونە پارێزگا بنمونە قایمقامیات بنمونە وەزارەتی شارەوانی دایرەی ئاو ئەمانە بەیەکەوە هەماهەنگکەن بۆی بتوانن سەرچاوەی نەخۆشیەکە کە دەستنیشان کراوە کۆنتڕۆڵ بکرێت بۆ هیچ تر بڵاو نەبێت ئەمە لەسەر ئاسی ئیداری و حکومی لەسەر ئاسی تاک بەڕاستی کە زۆر زەڕورە ئەمەیان وەکو خۆپارێزی هەر تاکێک کە بیەوێت لە نەخۆشی کۆلێرا بە دوور بێ بەڕاستی ئەبێ دڵنیا بێتەوە لە بەکارهێن لە سەرچاوەی ئەوەی کە بەکارهێن واتە ئەبێ خۆی بپارێزێ لەو ئاوانەی ئاوی ڕووبار ئاوی ئەو سەرچاوانەی کە معالەجە نەکراون باشترین ئاو لە ئێستا ئاوی بەلوعەیە کاگاتە ماڵەکان بەڕاستی و هەروەها احتیمامان بە تانکی سەربانەوەی کە دوجار تۆ ئاوەکە بە پاکێگاتە لای تۆ
بەڵام لەوە ئەچێ کۆنتامینێشنەکەیان خەزێنەکەی باش نەبێت لە تانگی سەربان بەڕاستی ڕووبە ئەبێ احتیمام بن بەوانە و هەروەها دڵنیا بێ لەو شوێنانەی کە بۆ نمونە شەربەتە ئەمانەیە و هەروە خۆشیان بپارێزن لە بەکارهێنانی سەوزەی ورد لە ئێستاە لانی کەم ئەم فترەیە لی دوورکەونەوە ئەگەر هەر زۆر زەرور بوون بەکاری بێنن با سەوزە گەڵاپانەکان بەکاربێنن و ئاوێکی خوڕ و بە باشی بیشۆنەوە دڵنیا بن لەو ئاوەش کە پێی ئەشۆنەوە دڵنیا بن لە پاکی ئاوەکەش بەڕاستی باشە دکتۆر دانانی سەوزە لە ئەو خوێە تا چەند دروستە بۆ لە ناوبردننی ئەو ڤایرۆسە کە بێتە هۆی نەخۆشی کۆلێرا و هەروەها کوڵاندنی ئاو خۆی لە ڕاستیە مەسلەی ئاو خوێەکە ئەمەیان لەوە چێ بابەتێکی زۆر قوڵ بێ بەڕاستی من پێشەوەی بێن بۆ بەرنامەکە سەیری ئەوم کردووە بە ئەوەی کە معنین بەم نەخۆشیەوە ینی بۆ نمونە ئێستا تەعقیم بەڕاستی تەرکیزێکی زۆر زۆریەوێ ئایۆدین لە سایە چواردەیە هەرچێمە بەکارێنینیان لە سایە دەیە یا لە سایە چوارە ینی تۆ ئەبێ بە تەرکیزێکی زۆر زۆرەمە بەکاربێنی ئەگەر بتەوێ ئەمە بکەی و هەروەها لە ئاو خۆیە ئەسڵان خۆی لە ئەم بەکتریایە لە ئاوی سوێرە ئەژێت ینی کەواتە تۆ مەعالەجێ ئەوە ناکا بەڕاستی کەواتە ئاو خوێ چارەسەری ناکا بەڕاستی ئەوەی کە چارەسەریەکە ئەگەر کەسێک ئاوی گشتی نەبێت تۆڕی نیشتیمانی نەبێ ئاو نەگاتە ماڵان و ئەوانەی کە بیر بەکارێنن باشترە بیرەکە بیکەنە تەنکێکەوە یعنی ڕاستەخۆ بەکاری نێنن و سەردانی جیهەتی معنی بکەن کە تەندروستیان بەڕێوەبەراتی خۆپاراسن بۆی ڕێنمایی وەرگن چۆنیەتی ئەوەی کە ئەم ئاوە چۆن پاکەکرێتەوە ئەویش بەهۆی بەکارهێنانی کلۆر تەنها و تەنها ئەویش ئەبێ لەژێر ڕێنمایی بەڕێوەبەراتی خۆپاراسن کوڵاندنیش نابێتە هۆی کوڵاندن یەکێکە لەو ڕێگایانەی باشترین ڕێگایە بۆی خۆمان بپارێزین ئەو بەڵام کوڵاندن چۆن یەکەمە بێ لە سەروی دەرەجەی هەفتا بێ دەرەجەی کوڵانێکە و هەروەها لانی کەم 1 دقە بۆ 5 دقە لەم دەرەجەیە بمێنێتەوە ینی لەم دەرەجە کوڵانەیە ئەم ئاوە بمێنێتەوە ئەمە یەکێکە لە ڕێگە هەرە باشەکان ئەگەر بتوانی لە ماڵەوە ئەگەر دڵنیا نەبووی لە سەرچاوی ئاوەکە واتە لە پاکی ئاوەکە ئەتوانی بیکوڵێنیت و ساردیکەیتەوە بەکاری بێنی ئەمە یەکێکە لە ڕێگا هەرە باشەکان زۆر باشە بەداخەوەلەوەی کە ئێستا حاڵەتەکان بەرەو زیادبوون لەوانەیە ڕۆژ بێت ئەو چارەسەرانە چین کە نەخۆشەکان وەری ئەگرن لە کاتی توشبوون بە نەخۆشی کۆلێرا وەکو چارەسەر بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی هەموو ئامادەکاریەکی کردووە و بەردەوام ساڵانە ئێمە ئەو ئامادەکاریانە ئەکرێ بەڕاستی وە بەڕێوەبەری گشتی دایم لەسەر هێڵە بۆم حاڵەتانە حاڵەتی کتوپڕە نەمانە بەڵام چاوەڕوانکراویشن بەڕاستی لەبەرەوەی لە سلێمانیا ئەم بەکتریایە هەیە و ئێمە پێڵین چۆنەڵی دانیشتووی ئەم شارێ ئەم وڵاتی خۆمانە ئەم مەڵتیقەیە و چاوەڕوانەکرێت لە هەنێ ساڵە خۆی دەرخاوە بە نمونە ئەم ساڵ بەڕاستی چارەسەرەکانیش لە نەخۆشخانەکان کراون من وەکو ڕێنمایش بۆ هاوڵاتیان بەڕاستی چکە ئەم نەخۆشیە ڕاستە ئێمە وتمان لە سا هەفتای نیشانەکانی دەرناکەوێت بەڵام زۆر جار بەڕاستی لە سعاتی یەکەم و دووەمە ئەبێتە هۆی کارەساتی گەورە لەبەرەوەی ئەم کەسە کە تووشە بێت لەوە چێ بە ڕێژەیەکی زۆر ئاو خوێیەکان لە جسمی دەرچێ و ببێتە هۆی گیان لە دەزانی بەڕاستی بۆیە باشترین شت ئەوەیە کە زانیم نیشانانە و تیا دەرکەوت چی سەردانی نەخۆشخانە بکەی و دەرگای نەخۆشخانەکان کراوەیە بەڕاستی و عیلاجەکانیش بەپەی پرۆتۆکۆل ئێستا هەیە و عیلاجەکانیش بەسیتە ینی زۆرەوە نییە تەنها تۆ پزیشکی چارەسەرەکان باشتر ئەزانن تەنها چارەسەرەکە ئەوەیە کە نێڵی ئەم کەسە وشک بێتەوە تووشی حەزی گورسیلە و ئەم شتانە بێ و تەواو دکتۆر چی هەیە لە ماڵەوە بەکاری بێنیت کەسێکی توش بوو بۆ چاوەکو چارەسەر یاخود بۆ ڕێگری لە نەخۆشیەکە خواردنێکی تەواو تەندروست هەیە دیاریکراوە بێت بە دیاریکراوی خواردنێک نییە بۆ ئەمە بڵێم ئەم خواردنە باشە بەڵام ئەبێ دوورکەوینەوە لە خواردنی کاڵ بەڕاستی لە ئێستا باشترین ئەم خواردانەی کە بەکاربێ بۆی توش نەبین وەکو خۆپارێزینە وەکو چارەسەر ئەبێ کە خواردنی پڵاو بەکاربێنین و دڵنیا بینەوە لە پاکی سەرچاوەکەی و هەروەها ئەگەر کەسێک دوور بێ لە شوێنێکی دوورەوە بۆ نمونە لە لادەیەکە یان شوێنێکە بە ئاسانی لە ماوەی چەند سعاتی یەکەمان نەگاتە نەخۆشخانە باشتر وایە کەسانی دەوروبەری بتوانن نێڵن ئەم کەسە
وشک بێتەوە ئەویش بە چی شلەمەنیەکانی بۆ زیاکان هەرچی شەربەتەوە و هەروەها دیسکرۆلایت ئەتوانی لە ماڵەوە خۆ دروستکەی بەڕاستی من ڕێنماییم بۆ هەموو کەسان بۆ خەڵکی بەعامەوێ ئەگەر زانیان یەکێک توش و باشترین شت ئەوەیە جارێت تۆ بیگەێنیتە نەخۆشخانە بەڕاستی ئەگەر زانی و سکچوونێکی کتوپڕ لی ڕوویاوە و کۆنتترۆل ناکرێت باشتر وایە بیگەێنیتە نەخۆشخانە و ئەگەر ئەمە نەکرا یعنی لە سعاتێک تێپەڕی باشتر وایە لە ماڵەوە خۆ دروستیکەویش بەچی ئەگەر دەرفەتێ بێ حەزەکەم ئەوە باسکەم زۆر بە سادەیی ئەتوانی ئەم گیراوەیە دروستکەی لە ماڵەوە و لە مەترسی مردن تا ئەگاتە شوێن تا ئەگاتە نەخۆشخانە ئەم کەسە بپارێزی بەڕاستی زۆر بە سادەیی لە کوپێکی ئاوایە ئەتوانیت یا لە 1 لیتر ئاوە لە کوپێکی ئاوایە ئەتوانیت 4 کەوچک شەکر لەگەڵ کەوچکێک خوێ تێکەڵی کەیت و بەڵام لە ئاوێکی پاکە یعنی ئاوەکە باشتر وایە کوڵاوێت و سار بێتەوە بیگریتەوە و بیەی بەم نەخۆشە تا ئاگاتە شوێنی چارەسەر واتە نەخۆشخانە بنکەی تەندروستی هەر شوێنێکە و ئەگەر لە لیترێکا بوو ئەتوانیت 4 کەوچکی چێشت شەکر و لەگەڵ 1 کەوچک چێشتی خوێ بگریتەوە لە ئاوێکی پاکاو و لە ماوەی ئیتر بەپێی ئەم دەرهاویشتەکانی ئەم نەخۆشە بۆ نمونە چەند جار شاوەتەوە چەند جار سکی چووە توانی لە دوای هەموو سکچوونێ بیەیتێ بۆی وشک نەبێتەوە چکە هەموو مەترسی نەخۆشەکە بەس وشکبوونەوەکەیە بەڕاستی دەستخۆش دکتۆر زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ ڕێنماییەکانت سپاس بۆیەوە بەیوای سەلام بە هیواین کە ڕێنماییەکانت گەشت بێت و بە تەواوی ئەوەی کە گوێی لێمانەوە تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە دووربن لە نەخۆشی کۆلێرا سپاس بۆیەوە سپاس بۆ کورسات بەیوای سەلامەتی بۆ هاوڵات زۆر سپاس بە ئامادەبوونێ زۆر سپاس